ئازیزان و خۆشەویستانم ڕوتان شادۆم کاتتان باش. ئێوە بینەری کەناڵی هیوان، من شەماڵ عەلیم لەم بەرنامەیەدا لەگەڵ هاوکارم هیوا عومەر لە هەولێر و بە بەشداری میوانێکی بەڕێز هەردیمەدی لە پاریسەوە سەبارەت بە ڕووداوێک قسە و باز دەکەین کە لە ڕۆژەکانی ڕابردوودا هەموو سەرنجەکانی بۆ خۆی ڕاکێشا. بەڵام بەر لە دەستپێکردنی باسەکە پێویستی ێزانم ئاماژە بکەم بەوەی کە ئێمە لە کەناڵی هیوا سێ هاوکارین لە پێشکەشکردن و گفتوگۆکردن لە بەرنامەکاندا، هاوڕێیان گۆنا سەعید و هیوا عومەر و من، هەروەها هاوڕێ ئارام عەلی لە پشتی کامێرا و بەرنامەکانمان بۆ بەرهەم دەهێنێت. ئەمڕۆ بەداخەوە بە هۆکاری ناساغی گۆنامان لەگەڵ نییە و ئومێدی زوو چاکبوونەوەی بۆ دەخوازی. وەک گوتم بەرنامەی ئەمڕۆمان لەسەر ڕووداوێکی گەرمی ڕۆژە. لە هەفتە و چەند ڕۆژی ڕابردوودا چەند کاریکاتێر لێدوانێکی ڕسمی و چەند کاردانەوەی دڕندانە دووبارە کێشە و ململانیەکی گەرم و تونند و تیژ و کۆنەپەرستانەی هێنایەوە بەرباس و کردەوە بە ڕۆژە. تەواوی چاو و هەستەوەرەکان دووبارە چوونەوە سەر هەواڵەکانی ئەوروپا و فەڕەنسا بە تایبەتی. لێدوانەکانی ماکرۆن سەبارەت بە قەیرانی ئیسلام و کوشتار و تیرێری دڕندانەی بە دوای خۆدا هێنا و دڕی بە هەواڵەکانی کۆرۆنا و چەند هەزار قوربانی ئەم نەخۆشیە و قەیرانێک کە هێشتا کۆتایەکەی دیار نییەدا و چووە ڕیزی پێشەوەی سەردێڕی گەشت هەواڵەکە. دووبارە فەزای ڕاگەیاندن و دنیای مەجازی سۆسیال میدیا بۆ تەشانۆی هەڵچوونی سۆزدارانە و بڵاوکردنەوەی ڕق و چینە یاران و نەیارانی دەوڵەتی فەڕەنسا و ئیسلامی سیاسی لەسەر قوڵکردنەوەی کێشەکە کۆک و تەبات. ئەگەر چی لێدوانەکانی ڕۆژی هەینی سەرۆکۆماری فەڕەنسا ماکرۆن لای هەندێک بە پاشەکشە لە قەڵەمەدرێت، بەڵام کێشەکەەوە دیار نییە بەم زوانە کۆتایی بێت، چونکە سەرڕای پاشخانە قوڵەکانی بەرژەوەندی ئیسلامی سیاسی و ڕژێمەکانی تورکیا و قەتەر لەلایەک و ڕاستڕە و ڕاستڕیستەکانی ئەوروپا لایشتری تێکەوتووە. وا دەردەکەوێت کە ئێمە لەگەڵ شەپۆلێکی تر لە ململانی تیرۆریستانە بەرڕووبین و ئەمەش هەڵوێستەیەکی جدی لێمان دەوێت. ئێمە لەم بەرنامەیەدا دەمانەوێت لە چەند گۆشەوە ڕەهەندەکانی ئەم دۆخەنوێ بە تایبەت ململانی ئیسلامی سیاسی و دەوڵەتی فەڕەنسا و دەوڵەت و کۆمەڵگەکانی خۆراوە بەگشتی و بار و ئەنجامەکانی ئەم ململانەیە لەسەر دنیای ئەمڕۆ و بە تایبەت ناوچەکەی خۆمان تاوتێ بکەین. پرسیاری یەکەمی ئەم تەوەرەمان سەبارەت بە پاشخانەکانی ئەم دۆخەنوێیە و ئەم پێکدادانە نوێی لە چ سیاقێکدا پێش هاتووە بەگشتی زەمینەکانی دەرکەوتنی ململانی ئیسلامی سیاسی و دەوڵەتی فەڕەنسا چی؟ ئەم پرسیارە سەرەتا ڕوبەڕووی میوانی ئازیزمان هەردیمێدی دەکەینەوە. بۆ ئەوانەی کە هێشتا ئەو ناناسن، دەڵێن کاک هەردی دکتۆرای لە بواری سیاسەتدا هەیە و مامۆستایە لە بەشی زانستە سیاسەکان لە زانکۆی سۆربۆن لە فەڕەنسا. بەڕێز کاک هەردی، پرسیارەکە بۆ ئێوەیە. بەڕای ئێوە سیاقی ئەم پێکدادانە نوێیە و بەگشتی ململانی نێوان ئیسلامی سیاسی و دەوڵەتەکانی خۆرئاوا و بە تایبەتی دەوڵەتی فەڕەنسا لە نێو خۆی ئەم وڵاتانەدا چییە؟ بەڵێ سپاس بۆ ئەم پرسیارە گرنگە. بەڕاستی پرسی کێشەی دەوڵەتی فەڕەنسا لەگەڵ ئیسلامی سیاسی لە فەڕەنسا. ئیسلامێکت هەیە شەپۆلیشی ئیسلامی سیاسیان کە تەمەنی ئەشێ بتوانم بڵێم بۆ ئەم 20 ساڵی ڕابردوو دەگەڕێتەوە، وردە لە دروستبوونایە، واتە لە خۆ دروستکردن و بەهێزبوون و خۆچالەکردندایە. کێشەی دەوڵەت کێشەیەک نییە لەگەڵ جباتی مسلمانانە بیان لەگەڵ ئیسلاما بێ. ینی من بە بڕوای من شتێکمانێ بە ناوی دژایەتی دەوڵەتی لە هەمبەر جباتی مسلمانان یان ئیسلامۆفۆبیا و ئەو جۆرە چەمکانی کە لەم دوایانە هاتنە تەکایەوە لە ئەدەبیاتی کۆمەڵاسیە. زیاتر لەسەر لە بەرامبەر ئەو شەپۆلە سیاسیە، ئیسلامی سیاسی، ئیسلامێکی سیاسی، ئەمەش دوو جۆرەیە بەڕاستی. ئیسلامیشی ئەخوانی هەیە زیاتر کە سەر بە قەتەر و تورکیان و لە پەراوێژ ئەوانشەوە گروپ گرێکی تر هەن کە پەڕگیر و توند و تیژن لە فەڕەنسا. ئەم ئیسلامە سیاسیە وەکو ئاماژەم پێدا لە شوێنێکی ترشدا، لە ڕاستیدا ئەمانە لە کۆمەڵگای مەدەنیەوە دەستیان پێ کردووە، هاتنێتە ژوورە وردەوردە بۆ ناو سەکتەرە چالاشیەکانی فەڕەنسا و بۆ بە تایبەتیش بۆ ناو کایی سیاسی لێوە دەست پێکەناتێ. دەلاقەی هاتن ژوورەوەیان زیاتر کۆمەڵگەی مەدەنیە، لە کۆمەڵگەی مەدەنیەوە دەستیان پێ کردووە. هاتوون چەندها ڕێکخرا و کۆمەڵەیان دروست کردووە بە ناوی کۆمەڵگای مەدەنیەوە. ئیترام ڕێکخراوانە بۆ مافی مرۆڤ و ڕاگەم بۆ پیر و بۆ کاری خەرخوازی و هاوکاری
مسلمانان و هاوکاری مناڵ و هاتکاری هەتی و ئەم جۆرەشانە ینی کۆمەڵی بابەتی کۆمەڵایەتین کە لەسەری کارەکەن ئەم بابەتانە گرنگن بابەتی کۆمەڵگەین ئەوان دێنن بابەتانە قۆزنەوە و لەسەری کارەکەنیانکەن بە کۆمەڵێ گرێوی کۆمەڵگەی. اینجا لێرەشەوە لەڕێی ئەم جوات مەدەنیەوە کە هاتنەتە ژوورەوە دەوڵاتە ژوورەوە خەڵکیانوێ بە تایبەتیش لە چۆی شەکەناتی ئەم مەیدانی کاری ئەمان مەیدانی سەرێکیان زیاتر ئەو گەڕەکە هەژارانەیە کە لە فەڕەنسا ڕۆکەنە خێزانە هەژارەکان و هەروەها تاک اینجا تاک لێرە ئەوان هەر بەبەستیان تاشی هین نییە تاکێک نییە لە خێزانێکی عەرەبەوە هاتبێن خێزانێکی ڕۆژهەڵاتی و هاتبێ و مسلمان بێ لە ئەسڵا بەڵکو زۆر جار ڕوو لەو فەڕەنسیانە شەکەن کە تا ڕادەیەک تووشی جۆرێک لە پچڕانی ڕایەڵی کۆمەڵایەتی و خێزانی بوونەوە ها جۆرێک لە پەراوێ زۆرەمان لە سەریان کارەکەیانەوێ بەرەو ئەو جوات و کۆمەڵانیان بێنن کەمان دروستیان کردووە. ئیتر لە ڕێم کۆمەڵانە شۆمە لەوانەیە لە بەرنامەکە زیاتر بینەوە سەری چۆن هەوڵیەوە دەنووسنە ناوکاری سیاسی و ئەمانە. اینجا سیاقی ئەم چوارچێوەی ئەم کێشانە کە لە ئێستا لە ڕۆ لەگەڵ فەڕەنسا لە دەگەڵ دەوڵەتە سیاقەکە ئەوەیە بەڕاستی ئەم شەپۆلە ئیسلامە سیاسیە جەنگێک ئەباتە ڕێوە کە ئامانجەکەی ئامانجی کیان هەیە مەبەست و نیاز و پرۆژە و ئەنجدایشیان هەیە کە دوور و نزیک پەیوەندی بە ئیسلامەوە نیە بەڵکو ئەنجدایکی سیاسیە زۆرجار لە خزمەتی بۆ نمونە تورکیایە و سیاستی دەرەوەی تورکیا زۆر جۆڵێنێ کاریگەرە لەم ناو ئەم شەپۆلە ئیسلامە سیاسیە کاریگەری لەسەریان هەیە چکە خەڵکی خۆیان هەیە لە تورکیا بۆ نمونە حتا ئەم ساڵی دواییش حتا ئەم ساڵش زۆر لە ئیمام و خەتیبەکانی فەڕەنسا لە تورکیا پەروەردەکەن دەبێ ئەمن بە ئیمام و خەتیب بۆیان نێرنەوە و ئیتر لە ڕێی جواتی یان ڕەوەندی تورکیەوە ئەمان کاریگەریشی زۆر گرنگیان کاریگەریان لە بەهێزیان لەسەر جواتی ئیسلامی سیاسی هەیە و قەتەر بە هەمان شێوە. ئەنجامانە ئەیانوێ لە ڕێی ئەم ئیسلامە سیاسی و لۆبی بکەن و فشار بێنن بۆ دەوڵەتی فەڕەنسا و بۆ پەیوەندیەکانی دەرەوەی فەڕەنسا سیاسەتی دەرەوەی فەڕەنسا واتە ئاماجەکە زیاترەوە چەند هاشتی تر یان بەڕاستی شتەکە زۆر ئاڵۆزە هەم پرسەکە پرسێکی سیاسی نێودەوڵەتیە کە پەیوەندی بە قەتەر و تورکیاوە هەیە و هەم پرسی زۆر جار پەیوەندی بەڕابردووی کۆڵۆنیاڵەوە هەیە بەتایبەتی عەرەبەکانی تونس و مەغریب و جەزائیر و بەشێک لە ئەفریقای ڕەشکە لا دەبێتە پەیوەندی ئەفریقای ڕەش ئەمان ئەو مێژۆش هەیەوە تە زایکەیەکی گەرمی بریندار هەیە کە لە پشتی ئەم ڕووداوانان بەڵام ئەمان لە شووە ئایانوێ لە ڕێی ئیسلامەوە کارەکە بکەن واتە دێن دین ئیستیغلالەکەن لەبەرەوەی دین گوتاری دینی کاریگەرە بۆ بەهێزە بۆ بەگەرخستنی خەڵکو و جوڵاندنی خەڵکو و کۆکردنەوەی خەڵک ینی تۆ توانین لە ڕێی گوتارێکی جیهادی و خەڵک خێرا کۆکریتەوە و بە دەوری پرۆژەیەەکە اینجا ئێستا سیاقەکە بڵین سیاقەکە زۆر هینە فڕەڕەهاندا لایەکەوە تۆ هینت هەیە بەرنامەیەکی سیاسی هەیە کە تورکیا و قەتەڕی بەنەڕێەوە بۆ بەرژەوەندی خۆیان و لە ئەیان بدوایەوەی ئاگەڕن لە ڕێی ئیسلامی سیاسی و فشار بۆ دەوڵەتی فەڕەنسا بێنن سەربارەت بە کۆمەڵە ڕەودەور و بەدەڵی سیاسی ئابووری بێگومان کاکەردی ئەگەر ئیجازە بێ من لێرە پێم وایە کە باسێک سیاقی ئەم مەوزوعە سیاقێکی سیاسی هەیە بەڵام تەنها ئەم مەوزوعە تەنها ڕەهەندی سیاسی نییە ڕەهەندێکی سۆسیۆلۆژیا کۆمەڵایەتی زۆر بەرجەستە و گرنگیشی هەیە و پەیوەندی بە کولی ئەو قەیرانەوەیە کە ئەمڕۆ سیستەمەکە تایە ئەژی یا سیستەمی کاپیتالیزم تایەژی من وازانم کە هاوڕێی هیوا لەو بابەتەوە شتێکی هەیە ئیزافەی بکە پێشەوەی کە خۆم قسەکانی خۆم بکەم پێم خۆشەگەر هیوا ئیزافەی چیە فەرمێ دوای ئێمەوە لات کاکەردی بۆ باسەکە فەرمو. سلااو شەماڵ سلااو کاک دکتۆر خۆشحاڵم ڕاستیە دکتۆر هەردی لەگەڵمانە و من لە ڕاستیە دکتۆر لە ماوەیە ڕۆڵی زۆر گرنگی بینی لە ڕوونکردنەوەی زۆر پرس بە زۆر لە زۆر ڕەهەندەوە لەسەر ئەم پرسە بە حکمی ئەم با بڵێن پێگا زانستیەکەی و ئاگاداری و ڕۆڵی چەندین ساڵە نزیکەی بەوە پێم وایە بۆ 20 ساڵە کەچی لە فەڕەنسایە شەماڵ لە ڕاستی ئەگەر هاوکاریم بکەیت من هەوڵە دەم یعنی ڕغمی ئەوەی کە لە ئێستا باسەکرێ یعنی ڕاستیە کۆمەڵێک بابەت باسەکرێ لە ئێستا لەسەر ئیسلامی سیاسی و بوون بە بابەتی ڕۆژانە و هەندێک جار لە ڕاستیە تەرکیز بم بە ئاراستەیە کە بین کەوا دەکا با بڵێن وێنە گەورەکە لەسەر
هەر لەسەر خودی ئاین و پێگەی ئاین لە بارودۆخی ئەمڕۆدا لە ڕاستیە هەندێک جار ون ببێ ئەو بەمانەی ئەو نیە لە ڕاستیە وردەکاری و ئەم بابەتە ڕۆژانیانەی کە باسەکرێەوە بە تایبەتی لەسەر من زۆر سوودم لە تێگەیشتنەکانی دکتۆر بینی لەسەر وردەکاری ڕووداوەکە کە بەداخەوە سەحافەی کوردی و دەستگاکان هیچ لەم بارەیەوە هیچیان لەم بارەیەوە نەخستە ڕوو. من پێم وایە لە سەردەمەدا بە شێوەیەکی گشتی ینی بە شێوەیەکی قوڵ ئاستی لە سەردەمەدا ئاین بە شێوەیەکی قوڵ ئاستی کۆمەڵایەتی و ویژدانی کللتوری سیاسی ئامادەجی هەیە. بێگومان ڕۆڵی ئاین لە هەر یەک لەم کانەدا لە بابلێن ڕۆڵ و ئاست و بەشداری جیایەیە و پێویستی بە خوێندنەوەی تایبەت دەکات لەگەڵ فرامۆژنەکردنی تەعەن پێگە و لێکەوتەکانی ئامادەجی ئاین لەم ئاستانە. لەبارەی چۆنەتی و ئامادەجیە و بەشداریەکانی لە فەزای گشتی و تایبەتیدا چکە لە ڕاستی ناتوانین بەجێ لە دۆرەکان ئەوەی ئێستا لە فەڕەنسا ڕوودەدا دا ببڕین ئەوەی پێدەوترێت شەڕی با بڵێن موقعی ئاین لە ژیانی تایبەتی و ژیانی گشتی وایان ئەو دیعانەی لە ناو ئیسلامی سیاسی بازەکرێت کە دینی ئیسلام جیاوازە لە دینەکانی تر بەڵکو بەشدارە لە بەڕێوەبردن و لە دەوڵەتداریدا. بۆیە لەبارەی چۆنیەتیم ئامادەجیەوە بەشداریەکانی لە فەزای گشتی و تایبەتیدا تەمان بۆ چوونی ئێمە جیاواز دەبین لە دێر زمانەوە لە ناو خودی تێکستە ئاینەکان و مەزەهەبەکانی و بۆشی کەرەوانی و شوێنکەوتوانی و دواتریش لە نێوان ڕێبازە فکری و فەلسەفیەکانەوە. تەمان ڕێبازە فکریان بە تایبەتی ئێمە ئەگەر لێرە قسە لەسەر با بڵێن پێگەی ئاین بکەین و ئەو چێشمەی ئێستاە لە دوای فەلسەفەی ڕۆشنگەری کە دکتۆر دڵنیام لە ئێمە شارازاترە لەو بوارە هەموو کەم و کورتی و کێشەکانی ئەوەی پێدەوترێ میتافیزیکی و لەعنی لاهوتی دەرخست و مرۆڤی کرد بە سنتەری خۆی و بوونی خۆی پیرۆز کرد وەک مارکس دەڵێ مرۆڤ گەورەترین سەرمایەیە. تەمان سروشتی وەک ئەوەی پێدەوترێ یعنی کتابک و پەرتوچێکی کراوە خستە پێش چاومان کە دوجار بۆی ینی جۆرێک لە توانای خوێندنەوە و کردنەوەی ئاماژەکانمان هەبێ. تەمان بۆ تێگەیشتن و حاڵی بوون لە بنەڕەتی دیاردەی ئاین و شێوازەکانی و لە ڕاستیە لەبەرەوەی کە ئێمە وەکەوەی شەماڵ لە سەرەتای بەرنامەکە و پێشترش باسمان کردو ڕەنگە من و شەماڵ بە تایبەتی لەو موقعەوە ئێمە لە باڵێن ڕێکلامی ئەوە ناکەین لە پێگەیەکی بێلایەنەوە سەیری ئاینەکەین یان سەیری دیاردەکان و شیکردنەوەی دیاردەکانەکەین. بۆ هەوڵەدەم تۆزێک لە ڕاستیە تەرکیز بکەم لەبارەی ئەوەی کە یعنی لەسەر مەسلەی تونوتیژی ئاینی و ئەو هەرایی ئێستا لە نێوان فەڕەنسا تورکیا قەتار دواتر وەکۆی دکتۆر باسی کرد سعودیا و دواتریش ناو خەڵک و میدیا و لای خۆمان و جیهانی ئیسلامی هەیە. من پێم وایە بۆی بیبینین بە شێوەیەکی ماتریالیستانەشی بکەینەوە و بگەڕێنەوە بۆ چەرخی ڕۆشنگری و تێگەیشتنی مارکس لەم بارەیە من پێم وایە زۆر هاوکارمان دەکات. هاوکات لەو گۆشەی نا ئێمە کە لە ڕاستیە مێژوو لە دایکبوونی هزری مارکسیزم کەملێ ڕاستیەوە بەگرین گەزانم وەکو ڕەتفعل پارچەکردداری ئاین ببینین بەڵکو جەوهری لە دایکبوونی پەیوەستە بە چەسانەوەی چینایەتی و هەڵومەرجی کۆمەڵایەتی و ئابوووریەوە بێگومان یان بەمانایەکی تر شەڕی مارکسیە دژ بە ئاین نییە لە نێو ملحید و مومیندا باوەڕدار و بێباوەڕ بەڵکو شەڕێکی چینایەتی لە نێوان پرۆڕیتاریا و سەرمایه‌دار شەڕی ئازادکردنی عەقڵ و هۆشیارە لە ناوی شەڕێکی چینایەتیدا. طبعا مارکسیت لە ئاسمانەوە لە ئاین ناکەوڵێتەوە بەڵکو لەسەر زەوی لە ڕاستیە. ئەمە پرسیارە گەورەکەیە چۆن ئێمە ئاین دابگرین لەسەر زەوی بۆی تێبگەین. تەمان لە واقعی هەڵومەرجی کۆمەڵایەتی و ئابوووریەوە وەک سەرچاوی دروستبوونی ئاین نەک بە پێچەوانەکەی. تەمان لێرەدا لە ڕاستیە مارکسیزم فەلسەفەیەکە بۆ چینی کرێکار و چەساوەکان نەک بۆ چینی بێباوەڕەکان. ئەمە خاڵێکی گرینگە لە ڕاستیە ئاماژەی پێ بکەین. لەوەها دۆخێکدا تێکۆشانی چینی کرێکار بۆ گۆڕینی هەڵومەرجی کۆمەڵایەتیەوە و لێرەشەوەیە هۆشیاری دەگۆڕێت بەرمەبنای ئەوەی پێدەوتێت ئینعکاسی بارودۆخی ئیجتیماعی هەروەکو چۆن گۆڕانی پەیوەندیەکانی بەرەمێنان لە دەرەبەگایەتیەوە بۆ سەرمایه‌داری ئێمە بینیمان بنەمایەکی دروست کرد بۆ لە دایکبوونی چەرخ و هەڵومەرجێکی تازە و ئەوەی پێدەوتێت ئازادی سیاسی و سەرەڵدانی ئەلمانیەت. تەمان ئەو ئازادیە سیاسیە بەواتای ڕزگاری و ئازادی ڕاستەقینی مرۆڤ بەکار نایەنم بەمانە مارکسیەکەی لە جیهانی تەمان لە جیهانی ئیسلامی من پێم وایە یعنی ئەگەر دواتر کاتە بێ پێم خۆشە لێرە نازم کاتم چەند نەبێ لەسەر بەتایبەتی گفتوگۆ بکەم لەسەر دواتر لەسەر جیهانی ئیسلامی قسە ئەکەم دواتر ئەگەر کاتە بێ و ئەو تایبەتمەندی کە جیهانی ئیسلامی لە ڕاستیە بە تێگەیشتنی خۆیەدا
هیوا لە قسەیەکی تۆ دەست پێەکە من مداخەلەکەت شتێکی دروستی بیری بنهێنایەوە کە ئەزانی چۆنە پەیوەندی ئەم باسە بە ململانی چینایەتیەوە چییە؟ یعنی ئەزانی چۆنە ئێمە زۆر ئەو شێوازە لە دەرخستنی ڕووداوەکان و ئەحداسەکان کە ئێمە خەریکین ڕوبەڕووی ململانەیەکی کلتوری یاخود ئاینی یاخود بیر و باوەڕ و ئایدۆلۆژیا بینەوە ئەمانە زەربەیەکی زۆر زۆر گەورە سەرەتا لە تێگەیشتنمان و دواتر لە شێوازی مامەڵەکردنمان لەگەڵ ئەم مۆزوعەیە. من و ئەزانم شتێکە باست کرد تۆ ململانەی چینایەتی کە پاشخانی دەرکەوتنی بۆ نمونە بیری شۆڕش جێڕانەی مارکسیا ئەو منهەجێتە بۆ خەباتکردن بۆ سۆشیالیزم و کۆمونیزم و بەرکەوتنێتی لەگەڵ ئاینە ئەمە دروستە، بەڵام لەم سیاقە دیاریکراوەیە دیارە ئەم بەڵامە بە معنایەوەی کە مەودایەکی تریش هەیە بۆ هینکردن بۆ تەطبیقکردنی ئەم تێڕوانینە. ئەویژەوەیە ململانەی ئیسلامیەکان لەگەڵ ئەو دەوڵەتەیە کە لە فەڕەنسا حکومە و سەرنجام ململانەی ئیسلامی سیاسی لەگەڵ ئەلمانیەتە لەگەڵ بڵین ئەوانەی کە واقعانە بە واقعی لە بەشداریش لە پراوێز خستنی بەشێک لە کۆمەلگایە کە بەداخەوە بەشێکی زۆری مسلمانەکانە کەونە ئەو بەشە پراوێز کراوە. ئەم ململانەیە بۆ خۆشی ململانێکی چینایەتیە، یعنی ململانی چینایەتی مەزنیە لە بینی چینی باڵادەست و چینی بندەستاوێت، ململانی چینایەتی لە بینی چینی بۆ ژوازی باڵەکانی چینی بۆ ژوازی شاوفۆرمەکانی چینی بۆ ژوازی سادوو بەرهەم لە ململانی چینایەتیە. من وازانم شتێکە لە سیاقی ئەم باسانەیە زۆر وونە پەیوەستکردنەوەیەتی بۆ تەحولاتانەوە کە ئێمە لە 20 ساڵی ڕابردووە بینیومان. نەزانی چۆنە ئێمە لەم ڕووداوەیە بە تایبەتی لەگەڵ ڕووداوی کردەیەکی تیرۆریستی دیاریکرا و کە لە ئەفغانستان ڕووی تەختیتی بۆ ئەکێشێ و لە ئەمریکا تەقێتەوە و پەلامارێکە بۆ سەر حەزارەتی غەرب لەلایەن مەجموعەیەک گروپێکەوە کە لە ئەفغانستان خوانی کردووە لێرە لەگەڵ ئەوەی بەرەو ڕوونین. ئەمە ساڵانێکە لەگەڵ دەرکەوتنی داعشا ئێمە لەگەڵ دیاردەی تیرۆریزمی ئیسلامیە کە زادەی خودی ئەم کۆمەلگایانەیە بەرەو ڕوون، یعنی بەشێکی داعش بەڕاستی لە فەڕەنساوە ڕۆیشتووە، بەشێکی داعش لە سویدەوە ڕۆیشتووە، بەشێکی داعش لە ئەڵمانیاوە ڕۆیشتووە. ئەمانە کە لەم شوێنانەوە ڕۆیشتون و ئەمانەمانە لێرە پەروەردە بوون، یعنی تیانایە بۆ نمونە ئەوە شتێکی سیر نییەوە خەبەرێکیش نییە کە بیڵێم و ئەوانە خەڵکی تایە کە ئەساسەن خۆی لە ئەڵمانیا بووە، هیچ ئاگای لە ئیسلام نەبووە، نەیزانیوە دین یعنی چی، هەر نازانێ بڵێن دینی مەسیحێتی ژیانی چی، هیچی نەزانیەوە بۆ بە ئیسلام بە خاتری ئەوەی ممارەسەی ئەم توندوتیژە بکە، بە خاتری ئەوەی ممارەسەی ئەم تیرۆرە بکە، بەشێک بێ لەم تیرۆرە لە بەرامبەر مەدەنیەتی ئەم سەردەمە، لە بەرامبەر شارستانێتی ئەم سەردەمەیە. من وایە بینم کە پێویستمان بەوە هەیە بگەڕێنەوە بۆ ئەو تەحولاتانەی کە لە 20 ساڵ 30 ساڵی ڕابردووە ڕوویانداوە. بەڕاستی نیۆلیبرالیزم کارێکی کرد کە کۆمەلگای بەدیلی دروست کرد بۆ بەشێک لەوانی کە پەراوێزکراون لە کۆمەلگایە، کۆمەلگای ئەلتەرناتیڤی دروست کرد، کۆمەلگای پارالاڵی دروست کرد، بە موازی دروست کرد لەگەڵ کۆمەلگایەکە کە مەوجودە و هەیە. لابردنی ئەو کۆمەلگانی دەوڵەت ئەیکرد، ئەو خزمەتگوزارانی کە دەوڵەت ئەیکرد، ڕاستە پاژماوەکانی دەوڵەتی ڕەفا هەرماوە، بەڵام ئەوە زۆر فەرقی هەیە لە چاو 20 ساڵ لەمەوە بەراوە. ئەو کەلێنانەی کە دروست بووە ئێستا بە گروپ و دەستەی وەکو ئیسلامیەکان وانە پڕەکرێتەوە. بێگومان طبعاً بۆ نمونە لە ئەمریکای لاتینە تۆ هینەکانە بینی مەسەلەن ئەو سلوم یاخود ئەو چی پێڵێن چینکۆ ئاوایە نابینی لە قەراق شاری ساو پاولۆ ڕیو دی جانیرۆ، لەوێ عەساباتی مخەدەرات بەدیلن بۆ دەسەڵاتێک بۆ دەوڵەتێکە هیچ باشی بە ژیانی خەڵک نییە. لە فەڕەنساوە لە ئەوروپا ئێمە دووبارە فرسەتێک ئەبینینەوە کە ئیسلامی سیاسی بەکاری هێناوە. لە میسرا باز لە ئیخوان مسلمینەکەن، ئیخوان مسلمی قودرەتی لە ئایدۆلۆژیا و فکر و کتێب و سونەت و تەقالیدوانەیان نییە، قودرەتی لە چەندە هەزار ڕێکخراوی خێرخوازیە کە لە ناو میسرا خەریکە کۆمەک بە بێوەژنەکە، بە هەتیوەکە، بە خەڵکی پەککەوتە و
ئەوانە ئەکا ئەو پرۆسێ ڕێگەخا زەکات بێنە تەسلیمەکەین ئەیدین پارەی قەتەر بێنە تەوزیعەکەین پارەی سعودی هەتاکو ماوەیەک لەوە بەتە کێشە نەکەوتۆ بینی ئیخوانەوە لە سعودیا بە تایبەتی بەردەوام بوو لێرەش لە ئەوروپاشە ئێمە لەگەڵ وەزعەتێکی ئاوایە برەوڕین بەڕاستی پەراوێزکەوتن ئەو وەزعەتی کە خەڵک ناچار ئەکا کەشتی بەدیل دابنێ لە بەرامبەر ئەوانی کە دەوڵەت ئەبوایە فەراهەمی بکە ئەمە هەمیشە ڕێگا ئەکاتەوە بۆیتەوە گروپ و دەستە و تاقمی تیرۆریستی گروپ و دەستە و تاقمی کۆنەپەرستی وەکو ئیسلامی سیاسی سوودی لێ بینێ یعنی پێویستمان بەوەیە بگەڕینەوە بۆ ئەوە ئەو تێکستانە کە باسەکرێ و ئایدۆلۆژیا کە باسەکرێ کە ئاوا گوایە ئینسان کوژە و گوایە باسی ئینسان سەربڕینی تیاکراوە ئەوانە لە چۆمون 30 ساڵ لەمە پێش بۆ کەس نێزانی بۆ ئیسلام بە معنایەک لە معناکان دوعا و نزای دایکمان بوو نەنکمان بوو بۆ این لە مەکتەبی شافێریان نەکردین کە دەرسی مەکتەبە لەسەر دینە مامان بینی کە وەختی خۆی محەممەد دیلەکانی ئازاد کردو بۆیکەوە داهاریەکان دەکەس فێری خوێنەواریکەن بۆ ئێستا خەڵک فێر بووە کە دی لە پێماوە پرسێکی گرنگە شەماڵ ینی وەرگەڕانی ئاین من ینی لێرە لە ڕاستیە ینی تەورێکی تر کە ئاین دەکاتەوە ئەم بابەتە کە من ئەو چوارچێوەی باسم پێ لە ڕاستیە دواتر ویستم ڕێک لەسەر ئەو وردەکاریەوە زۆر بەباشی بۆی چوی کە بیبەستینەوە بۆ ئەمڕۆ ینی ئەم سیاقە فکریە بۆی چۆن بیبەستینەوە بەم سیاقی واقعی اجتماعی و اقتصادی بە تایبەتی لەو تەحولی بەسەر ڕۆڵی دەوڵەتدا داهاتووە و لێرە ڕەنگە من ئەمە ینی تەوەرەکە زیاتر باڵێن بەم ئاراستیە بکەمەوە پرسیارەکە ڕوبەڕووی دکتۆر بێتەوە من دواتر لە ڕاستیە لە دوای دکتۆرە تێگەشتنی خۆمەدەم لەبارەوەی کە بۆچی ئیسلام ینی باڵێن ڕۆڵی ئاین لە ئاینێکی ملیەوە ئاین ئەو تەحولی بەسەر ئاین دادێ لەم چەند ساڵی دوایی بە تایبەتی لە پرۆژەیەکی لە مەسەلەیەکی باڵێن ملیەوە ملیگەراییەوە کە دایکم و باوکمان و خەڵکی زۆر لە ڕاستی ممارەسەی ئاین دەکەن بەلایەنە شارستانی ویژدانیەکەی ئەوەی پێدەوترێت دواتر ئەمە تەحویل لەبێ بۆ پرۆژەیەکی ئەوەی پێدەوترێ پرۆژەیەکی تر بۆ بە ئیسلامی سیاسیکردنی کۆمەلگا و بۆ پرۆژەیەکی تر دیارە دکتۆر نازانم لە پرسیارەکەم حاڵی دەبێت بەڵێ دکتۆر بگورە بێمەوە سەر ئەوەی کاک شەماڵ و کاکیوا بەڕێزت هادووتان سەبارەت بە سیاقی سەرهەڵدانی ئیسلامی سیاسی پێم خۆش بێمەوە سەرەوە بە تایبەتی لە دۆخی فەڕەنساوە بە گریژ ێزانم بەڕاستی ئەگەر پێتان باشەوە بەردەوام بین باش لە ڕاستیدا ئێوە کۆمەڵی خاڵی زۆر گرنگتان ئاماژە پێداوە و ڕژان بەقەناعەتی من ئەوانە خاڵی زۆر کاریگەرن لە فەڕەنساش لە دروستبوونی شەپۆلی ئیسلامی سیاسی خۆی ڕاستە زۆر جارمە بکە باسی شەپۆلی ئیسلامی سیاسی بە ئیسلامکردنی ئاینەکەین ئەگەڕینەوە بۆ ساڵی 1970 ینی هەمووانی کە لەسەر شەپۆلی ئیسلامی سیاسی قساکەن لە 79 ڕێمە دەست پێکان شەپۆر لەگەڵ شۆڕشی ئێرانی و وردە لە ئەفغانستان و شۆڕشی لە جەنجی ئەفغانستان لە بەرامبەر رووسیا جگە لەو هاوکارانی کە ڕۆژاوە بۆ ئەم ڕەوتانە ڕۆن لە ئەفغانستان و لە شوێنی تر و لە هەروەها هاوکاری شۆڕشی ئێرانی بۆ ئیسلامی سیاسی ومانە جگە لەم هۆکارانە ئەگەر من بێمەوە سەر دۆخی فەڕەنسا بەڕاستیدا دۆخی فەڕەنسا زۆر گرنگە پێم وایە بەڕەچاوکردنی مێژووی فەڕەنسا سەدەی 20 فەڕەنسا زۆر گرنگە لە ئەو دەوڵەتی کە من ناماناوە دەوڵەتی وەلفەر ستیت یان دەوڵەتی کۆمەڵاتی کە لە ساڵی 1946 بە فەرمی لەدایکە بێت تا ساڵی 1975 لەم ماوەیەدا لەم ماوە گرنگەیە لە فەڕەنسا شەپۆلی چینی کرێکار وەک چینی کەرکار ئەوەی بە شەپۆلیشی سیاسی زۆر باڵا زۆر کاریگەر و جگە لە چینی ئەوەی کە چینی کرێکار دروستە بێ و بزوتەوەی کرێکاریش دروستە بێ لە فەڕەنسا لە ڕاستیدا تا کۆتایی سدەی 19 و سەرەتای 20 ئێمە شتێکمانی بەنای بزوتنەوەی کرێکاری لە فەڕەنسا شتێک بەنای بزوتنەوەی کرێکاری نییە ئەوەی کە هەیە چینی کرێکارشتان بەتەواتی دروست نەبوو بمانە مارکسێتی واتە چینێکە هۆشیارە بە خۆی و توانای خۆ بەگرخستنی هەبێ وەکە بتوانێت کاریگەری لەسەر دینامیشی دەوڵەت دروست بکەوە بتوانێت مافەکانی خۆی بەدەستێن مافە کۆمەڵایەتیەکانێتی مافی کارە ئەو مافانی کە پێویستە بە کرێکار لە سەرکار و ڕەخستنەوە و باشکردنی هەلومەرجی کار تقریبا لە ساڵی 1950 ئێمە وردە بزوتەوەیەکمان هەیە پێڵم بزوتەوەی کرێکاری لە فەڕەنسا بە ڕۆڵێکی گرنگ بینن لە ئەفراندنی دەوڵەتی کۆمەڵایەتی
دەوڵەتی کۆمەڵایەتی تا ساڵ 1970 کان لە هەفتاکان بەدواوە ئێمە لە فەڕەنسا و بە ئەوروپا بەگشتی لە دوای قەیرانی ساڵی 1970 لە قەیرانی نەوت و ئابووری کە بە دوایەوە دێ وردە هەم دەوڵەتی کۆمەڵایەتی لاوازە بێ واتە دەوڵەت لە ڕووی دەستگاییەوە توانای ئەو توانایی کە لەو 30 ساڵەیە کە گرێتە کە هەیەی لە ساڵی 1946 تا هەفتاکان کە پێڵەن لە فەڕەنسا و لە ئەوروپا پێڵەن 30 ساڵەی ئاڵتونی لەو بەداوە هێز و گوڕی دەوڵەتی کۆمەڵایەتی لاوازترە بێ واتە لە ڕووی وەڵامدانەوەی مافی کرێکاران و مافی هاوڵاتی بەگشتی لاوازە بێ بەڵام لەمە گرنگتر لەمە زۆر گرنگتر ئەوەیە کە لە سەرەتای هەشتاکان کۆدای هەفتا و سەرەتای هەشتاکان ئێمە ئەوەی کە ڕوودەدا ئەوەیە کە شتێک بە ناوی چینی کرێکارەوە نابێت لە فەڕەنسا چینی کرێکار هەڵەبەشێتەوە بەتەواتی هەڵەبەشێتەوە لە بابەتیەوە لە ڕووی بابەتی و ئێمە چینێکمانی لە فەڕەنسا بە وەکو چینی کرێکار بۆ لەبەر ئەوەی پیش لە گۆڕانکاریشی زۆر گرنگ ڕۆدا لە فەڕەنسا لەگەڵ سەرهەڵدانی ئەو شتێککە پێڵەن قۆناغی سێمی سەرمایه‌داری وەتا سەرمایه‌داری نەخت دارایی ئەوە دەست پێ دەکات و یەشێک لە سەرەتار هەرە گرنگەکان کە سنتەر و شۆن و گۆڕەپانی کرێکارە کە سەکتەری پیشەسازیە محفل بێتەوە بە قازانجی سەکتەریشی تر کە پێڵەن تێخسیاق بە کوردی نازانم چکەم بەڕاستی ینی ئابووری خزمەت ئەو شوێنە ئەو بۆنمنا ئەو گەورە مارکتەکان و زۆر شوێنی تریا بێ بە ئابووری خزمەت دێرەوە هەموو کرێکانە ڕوو لەبیەکەن ئیتر هێدی کرێکاری هی نامێنێت پیشەسازیەکان نامێنێت و ئەو هەموو ئەو کۆمەڵ و سندیکانی کە دروستە منهێزی جارانە نامێنێت ئێستا سندیکا لە فەڕەنسا ئەو هێز و گۆڕی جارانی بەتەواتی لەدەستداوە لە هەشتاکان و لە دەستێدا ئیتر نەبزوتنەوەی کرێکاری ئەمێنێ و شناسێکی کارش لە فەڕەنسا نامێنێت کە لەگەر کرێکار قساکی هەموو ئەولی کۆڵاناوی کە لەسەر کرێکاران کراون کرێکار خۆی بەهی نازانێت بە کرێکار نازانێت خۆی بە بەشێک لە بزوتنەوەی کرێکاری نازانێت خۆی بە بەشێک لە چینی کرێکار نازانێت واتە لە ڕووی خودێتیەوە ذاتیەوە چینێک نەما بە ناوی چینی کار ئەگەر لە بابەتی لە ڕووی بابەتیەوە مابێ لە ڕووی بابەتیەوە لە عەرزی واقع خەڵکێکی ئێستاش هەر لە دۆخی کرێکاری ئاژێ بەدبەختن باری ئابووریان باش نییە باری هەلومەرجی کۆمەڵایەتی و سۆسیۆلۆژیان باش نییە پەراوێزن ئەمانە بەڵام لە ڕووی ذاتیەوە نەماوە اینجا تێکشکانی ئەم کلێنە چینایەتیە لە ئەوروپا بەگشتی و لە فەڕەنسا بەتایبەتی کە ئەو کلێنانە نامێنێت کلێنی چینەکان وردە سەرمایه‌داری دەستکاریە کە هەڵی وەشێنێتەوە ئیتر کە شەڕی لەگەڵ نەمانی کلێنە چینایەتیەکان شەڕی چینایەتیش داوازە بێ لە فەڕەنسا لەگەڵ سەرمایه‌داری هەڵی وەشێنێتەوە بە تەواوەتی مەحفێکاتەوە ئیتر کە لا هەشتاکان بەدواوە کە دیقەتە دەی کلێنە چینایەتیەکە نامێنێ خەباتی چینایەتی لە دەسەدرێ کرێکار ئەو خەباتی نامێنێت چیتی تر کرێکار لە خەباتێکی چینایەتیانی بە پێچوانی دەوڵەمەندەکان و بورژواکان واسە لێکۆڵۆنی زۆر باشمانی لەسەر بورژواکان کە بەڕاستی وەکو چین خۆیان ئەبینن هۆشارن بەخۆیان و لە خەباتن بۆ پاراستنی ئابووریان سەرمایەیان و هەموو ئەو کارخانە و شتانی کە ئەوان لەژێر دەستیانە ئیتر ئەمە بۆشایشی گەورە لە فەڕەنسا دروستە بێ ئەنی بۆشایی سندیکا ڕۆڵی خۆی نبینێ بزوتنی کرێکاری نەماوە کلێنی کرێکاری نەماوە حیزبی شوعی بە تەواوەتی ڕوخێ چی دەستتوانایی هینی نامێنی ناوی چیە لە ڕووی هەڵبژاردنەوە لاوازە لە ڕووی سیاسی و بەگەڕخستنەوە لاوازە ئێستا ئەمڕۆ حاڵی حاضر لە پەرلەمانی فەڕەنسی کرێکار خەڵکی کرێکار یەک نوێنەریان نییە لە پەرلەمانی فەڕەنسی بێگومان ئەمانە سیاقیشی گرنگن کە چۆن سەرمایه‌داری چینی کرێکار محفەکاتەوە و کلێنەکانش محفەکات ئاخر کە کلێن نەما کلێنی چینایەتی نەما حزبی شوعیش ناتوانێت بەردەوام بێ و بزوتنەوەی چینایەتی ناتوانێت بەردەوام بێ کلێنەکان نەمان ئەو کلانە کلێنیوان دەوڵەمەند و هەژارۆمانە بۆ منە شێک لەو تێزانەی کە لە ساڵانی دکتۆر بمڕێ پرسیارێک لێرە بکەم مەبەست لەوەی کە کلێنی چینایەتی نەما مەبەست لەوە لە چییە لە کاتێک ئێستا ئێمە قسە یعنی گفتوگویەکە بەم ئاراستەیە بوو بۆی من لی تێگەیشتنەوە ڕاستیە کە ئەوەی جەنابەت وتت لە دوای نەمانی ئەم ڕۆڵەیە کۆمەڵایەتی دەوڵەت لە ژێر کاریگەری بزوتنەوەی کرێکاری و با بڵێن چەپەکانە لە دوای هەشتاکانە ئەمە تەواو لاواز دەبێ بەڵام لاوازبوونی چینی کرێکار بەمانایی یعنی ئەمە یەکسانە بە با بڵێن نەمانی کلێنی چینایەتی نەمانی با بڵێن دۆخە چینایەتیەکە ئەمە لای من گرینگە لە ڕاستیە خۆی لە ڕاستیدا کلێنی چینایەتی ئەبێ خەباتی بۆ بکەی بۆی کلێنەکان بمێنێتەوە یعنی کە تۆ چینی کرێکار نەما لە ڕووی
زاتیەوە چینێک نەما بەخۆی بڵێک من کرێکارم من شناسی کرێکارم بێەوە خەبات بۆ چینی کرێکار و باشترکردنی هەلومەرجی کرێکارەکەم کلێنەکە نامێنی ئەو کلێنانە هەڵەوەشێنەوە لە جاتی و کلێنانە کلێنی تردیان دێنە جێگان و ڕێن جیانەگرنەوە کرێکار لە فەڕەنسا لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکان وردە وتم پیشەسازی لە فەڕەنسا نامێنی ینی سەکتەری ئێستا پیشەسازی تقریبا لە 100 ملیۆنێک و 800 کەس لە کەرتی پیشەسازی کارەکەن لە فەڕەنسا هەموو ئەوەی تر ڕویان لە چۆ کردووە لەو شتاکەڕۆ کە پێڵەن ئابووری خزمەتگوزاری واتە لە کەرتی ترا ئیشەکەن کە پەیوەندی بەهینەوە نیە پیشەسازیەوە نییە ئێستا تقریبا لە فەڕەنسا 25 بۆ 30 کرێکار هەیە لەسەر ئاستی بڵین دانیشتوانی چالاک تقریبا 130 مانێ ئەم 130 خۆی بە کرێکار نازانێت کە ینی لێکۆڵنیوان لەسەر کراوە کاچی پێڵی ئایەوە کرێکار ئەڵێ نەخرێت کاری ئێمە کرێکارنین ئێمە ئێستا پێمان ئەڵێن کارمەت لە فلان دەستگا لە فلان کارخانە بوونیتە کارمەند بەشێکنی لە چینی کرێکار ئایتر کە تۆ لە ڕووی هوشیاریەوە ئەو هۆشیارەکە نەما خەباتەکە نەما کلێنەکەش نامێنی ئەمەشێک لەو گرفتانی کە سەرمایه‌داری لە شتاکان لە فەڕەنسا دروستەکە ئەمە یەک شەماڵ ئەگەر دەنجێک شەماڵە نازم دەنجی شەماڵ بوو ویستی مداخلە بکە ببوورە شەماڵ ڕاستی من یەک عینێکی کورد لێرە عینەکەم دەمەوێت ئەم بۆ با بڵێن یعنی تقریبا جۆرێکە لە تەواوکردنی ئەوەی دکتۆر وتی من پێم وایە یعنی ئەوەی پێی دەوترێ نەمانی ئەو وەزیفە کۆمەڵایەتی و اجتماعی کە دەوڵەت کە بابڵێن لەژێر کاریگەری تێکۆشانی چەپ و سندیکا کرێکاریەکان هەیبوو بە تایبەتی و بە تایبەتی تریش کورتێنان و شکستی سەرمایه‌داری و بڵاوبوونەوەی هەژاری و بێکاری و یعنی پێی دەوترێ پراوێز خستنێکی تر هاتەکەوە کاوکات و لەگەڵ کشانی جیاوازە چینایەتەکان من پێم وایە بۆتە ئەو ژینگەیی کە لێن و ناکۆچی چینایەتی بۆ بابەتی شەڕی ئاینی بقۆزرێتەوە کەر لەم ڕۆدا ئێمە دەزانین ئەوەی سعودیا و سەلەفیەکان و تورکیا و قەتەر و هێزە ئیخوانیەکان لە ئێسادا لە ڕاستی سەرپەرشتی دەکەن و لە ناوەندە سەرمایه‌دارەکانیش دەتوانین لە ڕاستی ئێمە بە جۆری شتر ببینین لە ئاسی بڵاوبوونەوەی نەژاد پەرستی و جۆرێک لە ڕاسیزم ئەمە لە ڕاستی ئەم ڕنگدانەوە دەبین کە دوجار جیاوازی چینایەتی بە جۆرێ لە جۆرەکان جیاوازی کللتوری و هۆشیاری و ئەوەی پێدەوترێ زمان و شوناسیش دێنێتە کایەوە بەمانە سۆسیۆلۆژیەکەی کە ئەوە اختصاصی دکتۆرە لێرەدا من پێم وایە لەما دۆخێکە لە ڕاستی دەبیدان بە حقیقەتێک دابنێن ئەویش ئەوەیە کە دکتۆر باسی کرد لەو باردۆخەیە پاشەکشەی هێزە چەپ و کۆمەنیستەکان و نەتوانین و خۆتازە نەکردنەوەیان من پێم وایە ئەمە یەکێکە لەوە کارە سەرچیەکان کە ئەم کلێنە و ئەم دۆخە لەلایەن ئیسلامی سیاسی و هێزە توندڕەوەکان و بە تایبەتی ئەگەر سەیری هەموو پەرەسەندنی دیاردەی ئیسلامی سیاسی بکەن لەم شوێنانەیە کە لە شوێنی پراوێز خراون و لەو شوێنانەوەی لە ڕاستیە کام کەسانە لە پراوێزی کۆمەلگا دەژین کە لەم ڕۆیە دکتۆر ڕەنگە باشتر معلومات لەسەر واقعی فەڕەنسا بزانێ و ئەو داتانەی لە ئەوروپا و ئەوەی ئێمە لە ڕاستی لە کوردستان و لە شوێنە گشتیەکان ئەو توێژینەوانی کراوە لەسەر پەرەسەندنی ئیسلامی سیاسی و لە نێوان لە ڕاستیە ئەم توندڕەوی لە ناو کۆمەڵدایە و ئەوەی لە ناو یەکگرتوودایە پەیوەندی بەچێوەیە چونکە بەشێکی زۆری بۆ نمونە ئەوانەی لە ناو ڕیزەکانی کۆمەڵی ئیسلامی ئیشەکەن لەو شوێنانن کە لە شوێنی پراوێز خراون و ڕەنگە ئەوانەی لە ناو یەکگرتووی ئیسلامی ئیشەکان جیاوازترن یعنی وەزیفەیان و ئیمکانیەتیان جیاوازترە بۆیە سەیری با بڵێن ئاستەکەشی دەکەی بە جۆرێکی ترە من ویستم تەنیا لەم ڕۆیە تالیقێک بدەم پێش ئەگەر کاکەماڵ کاک شەماڵ ڕخسەت با وەڵا خۆی بە قەناعەتی من ئێستا ئەو ئەگەر پشت بە لێکۆڵینەوەکان بەسی کە کراون لە ساڵانی 60 و 50کان و 60کان و ئەمانە زۆر بە جوانی باسی ئەوەت بۆکەن تۆسێرەکی کە هینێکت هەیە بزوتنەوەیکی کرێکاریت هەیە شوناسی خۆیان هەیە لۆژیکی خۆیان هەیە جلوبەرژیان هەیە ینی لە پاتایی گشتی دیا جلوبەرژیان هەیە کە ئەناسیتەوە چینی کرێکەر ئەناسیتەوە سندیکای زۆریان هەیە ڕێکخراویان هەیە فدراسیۆنیان هەیە و حزبی شوعی پارتی کۆمونیست نوێنەریانە نوێنەری چینی کرێکارە حتا پارتی سوسیالیستش لە پەڕەوی ناخۆیە ئەڵێ ئێمە پارتیشی کرێکارین و نمایندە و نوێنەری پارتی کرێکارین بەڵام لە هەفتا بەدواوە لە فەڕەنسا و ئەوروپاش بە گشتوشی گشتی ئەمە نامێنێ حتا سەری پەیڕەوی ناخۆی حزبی سوسیالیستکە پارتی سوسیالیست وەکو چینی کرێکار خۆی پیشان نادا لە بەرەوەی دۆخی ئابووری
فەڕەنسا گۆڕێ پیشسازی نامێنێ تقریبا وەکو گوتم ملیۆنێک و 800 کەس ئەمڕۆ لە کەرتی پیشسازیە کارەکەن کرێکار ڕاوەکە بۆ کۆمەڵە سەکتەری تر ئەمانە واکەن کە ئەگەر دۆخی کرێکار لە واقعشان نەگۆڕابێ بەڕاستی نەگۆڕابێ بەڵام لە ڕووی هۆشیاری ئەو گۆڕانکاری ڕوویاوە ئیتر وەکو گوتم کرێکار خۆی بە کرێکار نازانێ ئەمە لێر بۆشاییەک دروستەکە ئێستا بۆ نمونە لە ساڵی 1970کان ئەو خەڵکی کە لە دەرەوە هاتن جزایریەک و تونووسیەک و مەغریبیەک و کابراویشی ئەفریقی لە سندیکای کرێکاران لەوێ تەسقیف کراب بە سیاسی کراب و لەوێ خەباتێ کرد بە دوای مافی خۆی گەڕا بە دوای واگەڕ هەرمەرجی خۆی باشترکە داوای مافی کۆمەڵاتی بکە داوای زمانی اجتماعی کە ئەمانە لەو کاتێکی تر سندیکا لاوازە بە هەڵەوەشێتەوە و بزوستنەوەی کرێکاری نامێنێ ئەمانە تووشی جۆرێک لە هینە بن ناویچە پەرتەوازەیە بن ئیتر هینێک نامێنێ قوارەیەکی کۆمەڵایەتی سندیکایی یان جواتی نامێنێ نۆراتی ئەمانە بکە ئەمە بۆ خۆی گرفتێکی گەورەی یانی لە هەشتاکان بەدواوە سەرمایه‌داری دۆخێک زەمینە سازیەک ئەکا کە ئیسلامی سیاسی وردە و دەتوانێت بێخۆزێتەوە بێتە ژوورە لەو شوێنەوە بێتە ژوورەوە چکە وەکو گوتم ئەو کلێنانە نەماوەکەنی چیناتیەکان بە شوشی فەرمیان بڵین لە ڕووی زاتی و میدیایی و گفتوگۆی گشتیەوە نەماوەن ئەوانە لە فەڕەنسا نامێنن ئیسلام بۆ خۆی ئەمە هەم زەمینی سازی بۆ ئیسلامی سیاسی بەڕاستی ئەڕەخسێنێ کە وردە بێنە ژوورەوە بۆیە لەم ڕۆوە جگە لەو هۆکاری سیاسی کە لە سەرەتاوە باسم کرد من ڕێک هاوڕاتانم هاوڕێک کارشەماڵم وەجەناب بشێ کە بێگومان قۆناغی سێمی سەرمایه‌داری کە لە هەشتاکانەوە دەست پێکە سەرمایه‌داری کە میتوانە قۆناغی سێم لێرە لە فەڕەنسا و ئەوروپا ناوێنەوە قۆناغی سێم چکە قۆناغی چینە قۆناغی زیاتر داراییە و وایتر ئەوێ بە هەموو شوێنێکە وەکو تۆڕ و وەکو تۆڕێک بە هەموو جیهانە بڵاو بێتەوە ویتر هەر بە لەناو سنتەرە وەکو خۆراوە سنتەری نەبێ بێتە هەموو قەراغەکانی دنیا و دەستی بە هەموو شوێنێ بگا و دنیا بکە بە جۆرێک لە تۆڕ و ئەمانە لەگەڵ ئەمە بێگومان ئەو هۆکارەشێ هۆکاری سەرمایه‌داری و لاوازی تر وەکو هەڵوەشانەوەی بزوتنەوەی کرێکاریمانش هۆکاریشی ترن وای تر شتێکە هەیە چینایەتی دوای بینە سەری چۆنایی لە فەڕەنسا و پرسە کۆمەڵانسیانە بۆ ئیسلامی سیاسی قۆزیێتەوە و شتێکی لە جیاتی دانی بۆی ئیستیغلالکەوە لە حەزەکەن لە بەرنامەکە هێدی نەدێنە سەری زۆر باشە من دقیقاً ئەوە بڵێم کە من ئەو باسم پێ دروستە من کلێنە ئەو کلێنە کە کاکردی باسێکا من ئاوای تێگەم کە کلێنەکە لە ڕووی واقعیەوە وجودی هەیە بەڵام باسەکە لەسەرەوەیە کە خۆی لە خۆی چۆن تێئەگا یاخود چینی کارگەر چۆن لە خۆی تێئەگا ئەمە بە معنایەک کاریگەری کەلتوری ئەو شتێکە پێڵێن نیۆلیبرالیزم یان نیۆلیبرالیزم کارێکی کردووە کە شوناسە چینایەتیەکانی ون کردووە و ئەمە مەسەلەیەکە پرۆسێکە کاری بۆ کراوە یعنی باسەکە هەر لەسەرەوە نیە بەشێکی کاری بۆ کراوە بەشێکی دەرهاویشتەی واقعی نیۆلیبرالیزم خۆیەتی نیۆلیبرالیزم بە جۆرێک لە جۆرەکان من وای ئەبینم کە ڕاستە دەرکردنی دەوڵەتە لە بواری خزمەتگوزاریەکان و لە بواری پێشکەشکردنی خزمەتگوزاریە بەڵام لە هەمان کاتا بەهێزکردنی ئەو ڕایەڵ و پۆیە ئیتنیکی و دینیانەیە چکە تۆ بێنە بەرچاوت دەوڵەتێک کە ناتوانێت و جواب وەڵام بە پێداویستەکانی کۆمەلگاباتەوە چۆن پەیوەندی خۆی لەگەڵیان ڕێگەخا یعنی ئێستێمە یەشەتی و پارتی لە کوردستانە بۆ نمونە ئەگەر کورد زمان نەبن و بە کوردی قسە نەکەن چی بە خەڵکی مەسەرەن گەڕەکی ئازادی شاری سلێمانیەوە ئەیان بەستێت چی بە گەڕەکە هەژار نشینەکانی شاری سلێمان هیچ شتێک بیانەوە نابەستێ ینی تۆ باسی کوردایەتیوانی لێلا بەرە ئەو ڕایەڵ و پۆیە ئتنیکیە نەبێ هیچ شتێک ئەمانە بەیەکەوە نابەستێتەوە یعنی نا خواستیان هەمان خواستە نە ژیانیان هەمان ژیانە نا بیرکردنەوەیان هەمان بیرکردنەوەیە نە تێڕوانینیان بۆ ئایندە هەمان تێڕوانینە لە هەمان خەستەخانە چارەسەر ناکرێن مناڵێن ناچێتە هەمان مەکتەب بە هەمان جادەیە پیاسە ناکەن بە هەمان نابێت یعنی هیچ شتێکیان لێ ئەمە بەڕاستی کێشەیەکی مهمەکە ئێمە بۆچی ناسنامە ئیتنیکیانە ئاوازیایی کردو مەسەرن بۆ لە وڵاتێکی وەکو عێراق کەس نێزانی چێ شیعە و چێ سوننیە و چێ فڵان دینە و چێ فڵان فیسارە دینە لە پڕێکە بینیمان هەمووی لەلایەکەوە قوت بۆ ئەوانەوە ئەم دینانە ئەڵێ ڕێک دوێنێ حەسەن و حوسێن کوژراون و ئەمانە بۆ ئەمانە ئاوازەق بوونەوە دلیلەکەی ئەوەیە کە کۆمەلگا کەوتوتە دەستی تەبەقەیەکەوە چینێکەوە کە ئەگەر نێت
ئەم ئیتنیک ئەم ناسنامانە هەموو ڕۆژێک دروست نکاتەوە بینای نکاتەوە نیە ناتوانێت بمێنێتەوە و ئەمانە کاریگەری هەیە بەڵام ئەوەشی کە نیولیبرالیزم ئەیکا بە جاریشی تر کە ئەمان مەسلەیەک نییە سیاستێک نییە ببرێ بەڕێوە چونکە من بەڕاستی زۆرم ئەوە پێ دروست نییە کە نیولیبرالیزم وا تێ بگەین سیاستێکی بەرنامە بۆ داڕێژراوە بەڕاستی یعنی مێڵتۆن فرێدمان و ئەوانە فرێدێک هەیە نانەوت کە ئەبێ نیولیبرالیستەکان ئاوا بکەنەوەکو ئێستایکەنەوەوانە ئەمەی لێبەر هەمبێکە مەسەرەن ترامپ و ئەوانێ ئەمانیان لە خەیاڵا نەبوو نیولیبرالیزم کاریگەریشی دانا ئەوەیە سەرمایەداریە بە ئازادی خۆی تەسەڕوفەکە سەرمایەداری پێش نیولیبرالیزم سەرمایەداریەکی کلەفچەکراو بوو چۆن بڵێن هینی گیرا بوو یعنی ملی گیرا بوو برابوو بۆ جێگایەکە ئەبێ شتێکی کە ئەنجام بات و بکات و ئەوانە لە سایەی نیولیبرالیزمە سەرمایەداری هەوساری پچڕی بە ئارەزوی خۆی تەسەڕوفەکە ئەوەی ئەوێ ئەیکات و ئەمانەوە ئەمە ئەم سیستەمەکە واقعان سیستەمێکی وێرانکارە واقعان سیستەمێکە کە کۆمەلگا لە بین ئەبا و لە ناو ئەم کۆمەلگانەیە جەماوەیەکی فراوانی پراوێزخرا و دروستەکە کە ئەم جەماوەرە پراوێزخراوانە ناچارن کۆمەلگای بەدیل بۆ خۆیان دروستکە ناچارن دەسەڵاتی بەدیل ناسنامەی بەدیل بۆ خۆیان دروستکەن و خۆیان ئەبینەوە لە بەرامبەر کۆمەلگا ڕسمەکەیە بە بڕوای من ئەمەیە ئەو زمینەیە کە ئیسلامی سیاسی و تیرۆریزمی ئیسلامی لە غەربا بەهێز کردووە و ئەمەیە بەڕاستی ئەو سیاقی کە ئەم سراعشی تیاێتە و بۆیە ئەم سراعە کێشەیە گەورەیە ئەم کێشەی ئەوە نییە هێزێکی سیاسی دیاریکرا و بەرژەوەندی هەیە تورکیا و ئەمانە ئەمەش لابچێ ئەو زمینەیە وجودی هەیە و ئەمە دووبارە دروست دەکاتەوە ئیسلامێکی سیاسی تر دێ دەوڵەتێکی تر دێ ئەمە ئیستیقلالەکە ئیخوانی مسلمی لە ناوە بە ئیخوانی مسلمێکی تری دڕندەتر بۆ دروستە بێ قاعدە لە ناوە داعش لە ناوە بێ ئەمجارە زومبی ئیسلامی دروست بێ کەس نازانێت چیەتە پێشەوە بەڕاستی لەبەرەوەی ئەمە زمینەی هەیە زمینەی کە هەیە خۆی دروست دەکاتەوە بەرحاڵ بەڵام لە باسەکانی داهاتوو ئەچینە سەرم خاڵەش کە ئەم زمینەیە بۆ خۆشی زمینەی تەڕیحکردنی چارەسەر و بەدیلی ئێمەیە من بە منهەجی مارکسوا فێر بووم کە چارەسەری کێشەکان لەناو خودی کێشەکانە بدۆزنەوە لەناو خودی ململانەکانە هێزی و سابجەکتی گۆڕینی واقعەکە بدۆزمەوە نەک لە دەرەوەی ململانەکە لە شتێک ئیستیرادی کەم بۆی ئەوانە بەرحاڵ ئەم بەشە زۆر درێژ بۆەوە ناچاری ناوبڕێک وەرگین و ئەوانە دوای ناوبڕێک گەینەوە خزمەتی ئەوەی ئازیز بۆ درێژەدان بەم گفتوگۆیە بە هاوکارم هیوا عومرمان لەگەڵایە و کاک هەردی مێد لەگەڵمانەیە لە فەڕەنساوە میوانی ئازیزی بەرنامەکانمانە بیرم ناچێت پێتان بڵێم ئەگەرەتانەوێ ئەم کەناڵە فراوان بێتەوە ئەگەرەتانوێ ئەم کەناڵە بە ژووی خەڵکانێکی زۆرتر بگا داواتان لێکم بەشدار بن لە کۆمەکردنمان لێرە لە خوارەوە کلیکی سبسکرایب بکەن و کلیکی زەنگەکەش بکەن بۆ ئەوەی ئابدەیتان بۆ بێ هەر کاتێک ئابدەیتمان کردەوە پاش ناوبڕێکی کورد دێینەوە خزمەتی ئەوەی ئازیز